کتێبێکت خوێندەوە وا هەستکە ژیبێژێک خاوەن ئەزمونێک لەگەڵ تۆدا دواوە بێ بەرامبەر زانستی چەند ساڵێکی تەمەنی بە تۆ داوە. ئێمە وەکو گروپی دەنگی خۆبەخشان گروپێکین تایبەتین بە تۆمارکردنی کتێبی دەنگی بۆ نابینایان. یەکی مانگوور لەوەدا بەتەنها نەبوو، یەکێک بوو لە تاقمێک هەر لە سەرەتاوە ژیانیان بە خواردنەوە و شەڕەچەقۆ دەستی پێکردبوو. مگاوێکی دیکەیە کە هەندێ نابینایی دیکەی دەستڕەنگین و نابینایەکی دیکەی داهێنەر بێنە ناو وڵاتی ئێمە و خزمەتەکانی خۆیان پێشکەش